تۆ دەبێت تەکلیف بکەی کاک عادیل یا کاک عەبدوڵڵا یا کاک فاروق یا کاک فران ئەم کتێبەت بۆ چاپ بکە ئەوە قورسە ئەو سێ کتێبەی کە چاپ کراوە هەرسێکی خەڵکی تر چاپی کردووە یعنی ئەمە زۆر قورسە بۆ ئیشکردن من کرێکاری مەکرد حەماڵی مەکرد سەعات 4 کە پارەکەم وەرەگری زۆر پشومەدا زۆری ساحەت مەکرد بۆیە ئیشکردن دەبێت لە بەرامبەریا شتێکە بێت ئەوەی ئەو بەیەوەم نییە بڕواکەن من ئەوەی خۆم ئەوەی توانێت بە زیاتر رازیش قسە بکەم بە دیاریە ئەوەی تۆشەوە خۆی قەراری داوە بە دیارەی تر خۆی گەر شتێک دیژکاکەی تر خۆیەتی بۆ تاریخمە بۆ مێژوومە کە نادەوارێت دەبێت مەریگات کرێت ئەو حکومەتە ئەو دەسەڵاتەیەکی ئێستاکە لە من ناوی ئەوە دووسێ ناو خوێنرایەوە جگە لە ڕۆشنبیرەکەی لە من سوپاسی کەسیان ناکەم وشایان لێوەنی ناویشیان بێت ڕۆشنبیرەکەی قاعەکە وەکەوەی کە هەرێدا دینا نە حکومەت و نە وەزارەت چ ڕۆڵێکیان لێ لە مەسەلەی چاپکردنی کتێب و ناساندنی کتێب و گەیاندنی کتێب بە خەڵکا هیچ هەڵبەت بە ئەم تالاکیانە بڵاوکردنەوەی کتێبەر چەندە ئەو بارودۆخێ دروست بووە لەو هەموو خوێنەوارە لەو هەموو زانکۆ لەو هەموو پەیمانگایە لەو هەموو گەنجەی کە لە وڵاتایە کەتی 500 تیراژی کتێب 500 دانەیە 1000 دانە سەرەکەی بازار حاڵ تەواو بێ بۆیە ئێستا دۆخێک دروست بووە تۆ هەر ناچاری بۆی ئەم یادەوەریانە ئەم بیرەوەریانە یا ئەم کتێبانە ئەدەبە ڕۆمانە یا داشتە هەرچیەکە لانی کەم بیدەی بە خەڵک بۆی بیخوێنێتەوە بۆی ئاگاداری ئەو ڕۆژگارە بێ کتێبەکەی من باسی قۆناغێکی زۆر ئەستیاری چەمچەماڵە هەشتا وەشت و ئەنفالەکان و ئەوانە شتێکم دیە و ڕۆژگارم نووسیوێتەوە مە چاپی دووەمێتی هیوادارم کتێب بێ کە خەڵک بیخوێنێتەوە و هیواداریشم ڕۆژێک بێت ڕۆژێ بێ نرخی کتێب ڕاستی ئێستا قەڵەباڵێکی زۆر و خەڵک دێت و پێشوازیەکە بەڵام نرخی کتێب تەنیا لەمایانە نرخی کتێب لەوەیە من باسی ئەم خاتونەم کردمە دوو کتێبی چاپ کردووە ئانا گاڤاندا یەک ڕۆمان نووسی فەڕەنسیە لە گۆگڵ نووسێتی تا ئێستا بای 32 ملیۆن ئیرۆم لێ فرۆشتووە نووسەری کورد ڕوحی دەرێتە بەڵام کتێبەکانی ناکردێ بۆیە بیوادارم لە ئایندەیە ئەو بێتە نەرید کە خەڵک کتێب بکڕێت هەفتەیەکیان چارەسەر نەکۆی فانزی لەبەرەوە ئێمە بێ کردووی والله من ضمن نفسي